یابانیەکانن لێرە لە یەکێک لە پرزگەکانی شاری تۆکیۆ بەم شێوازە واتاشی تاچیها ببینە چ خەڵکێکی زۆری لێە ئەمە پێوترێت شیبویا سکوێر تۆیۆتای کراونە مۆدیل کۆنەکان و ئەم وڵاتە نادنێرێتەوە لەبەرەوە هۆکارێکە تۆ توانی کات فێرە لێرە بمێنیتەوە وەرە دیمەنێکم نیشاندەم سەعات نەبووە بە 6 بەیانی ئەمە جادە و شەقامەکانی شاری تۆکیۆی وڵاتی یابانە یعنی بەم بەیانیە زووە خەڵک ئاواچێتە سەر کار و ئەچێتە سەر ئیش ئەوەی کە ئەیبینی ئەمە شەقامەکانی تۆکیۆیە لە وڵاتی یابان ببینە ئەڵەی شارە ڕەشی دەبەر ناکەوێت ئیتر ئەمانێنی سەرکەوتنەکانی وڵاتی یابانە یعنی بەبێ ئەوەی کە بەبێت جیاوازی تەمەن لە مناڵەوە بۆ بچووک و گەورە هەمویان بەم شێوازە ئەچنە سەر کار بە بەیانێکی زۆر زوو لەبەرەوە ئەگەر تۆش ئەتەوێ ئاوەکو یابانەکان سەرکەوتوبی ئەبێ بەیانیان زوو هەستی نابێ خەوی لێ شتێکی زۆر جوان لە میترۆکانی وڵاتی یابان یعنی ئەم ئاراستەیە هەیە کە تۆ بەردەوام کراوەیە ئەتوانی بڕۆی بەڵام ئەخلاقیەن یعنی تۆ تکت بکڕی باشترێ سا بۆ نمونە من ئەم تکتەم هەبووی دوێنەیە یعنی ئەمتوانی هەر لێرەوە پێی داخڵ بم هەر لێرەوە ئاوا بڕۆم بەڵام لەوێ ئەنووسرێ ئەکسپایر بووە کەسیش هیچ کەسیش محاسەبەت ناکە بەڵام ئوسوڵیان جوانتر یعنی بۆ نمونە ئێستا گوتم ئێرە کراوەیە بەدڵی خۆ دەتوانی بچیتە ژوورەوە کەس محاسەبەت ناکە بەڵام ئەخلاقیان کە تۆ ئەبینی ئەو هەموو خەڵکە ڕێز لە یاساگرێ کە چیتە شوێنێکە بۆ شێوەیە ڕێز لە یاسای ئەو شوێناگرن یعنی جوان نییە تۆش ڕێز نەگری جا ئەمە وڵاتی یابان و پێشکەوتنەکانی ئێرە وڵاتە ئاسیایەکان بە تایبەت ئاوایە بەڵام وڵاتانی ڕۆژاوە ئەو کەساناگەر ڤیدیۆی ئەمریکاتان بینی بێ یعنی جگەلەوەی کە بەکراوەی ئاوان نییە بەڵکو ئاواش داخراوە کەچی بۆ منە خەڵک بازەدا بەسەریا تەنها لە بەرەوەی پارەی میترۆنەدا کە عادەتەن پارێکی ڕەمزی کەمە بەڵام ئەمە وڵاتە ئاسیایەکان بەو شێوازە وڵاتی وەکو یابان ئاوە پێشکەوتووە و وڵاتی چینیش بە هەمان شێوە بەڵام لە وڵاتانی ڕۆژاوە ئەم شێوازە ڕێز و احترامەن جا ئەمە لێرە شتێکەیە لە یابان بۆ نمونە ئەمە ئەیتیەمی میترۆکانە پەنجەی پیانی ئێستا و پەنجەرە ئەکرێتەوە ئێستا ئەم پەنجەرەی لێرە ئەکرێتەوە نەفەرێک دێتە دەرەوە ئەمە بەسا بۆیە داوای یارمەتیەکە لە میترۆکانە با بێدەی لای وەرە بە پەنجەی پیانەی ئێستا بە حساب نەفەرێک لێرەوە Hello, the my ticket is gone. Okay. Arigato. برا لێرە ئینگلیزیەکەش سەقەت دەبێ باشە ئەوە بزانە یابانیەکان ئینگلیزیان زۆر خراپە جاکە تۆش قسەیان لەگەڵاگەی تۆنی ئەوان وەرەگری ئەو ئێستا کردیەوە تەکتەکەم لەبەرەوەی چوو بوو مەژوورەوە دووبارە بەکار نایەوە یعنی دوو جار ڕۆژ داخلین پێکرد ئەبوو یەک جار پێم کردایە و لەولاوە دەرچوومە بەڵام ئاریگاتۆ گۆزایماس ئەمە لەبەرەوەی من جارێک چوومە ژوورەوە بۆ ئەو برادرم کێشەی هەبوو دوایی هاتمە دەرەوە دووبارە بەکارمێنایە بەڵام خۆی دە یەک جار بەکاری بێنی هەرچەند ئەمە تکتی یەک ڕۆژی یعنی تۆ هەرچەند بەکاری بێنی کێشەی نیە بەڵام بێت کە دخۆلیت کرد خروجیەکەی ئەنجا داخلیکەی نەک بۆ نمونە داخلێک و دوایەوە داخلێکی تر بەبێ خروجی ئایترەوە بەم شێوازە یارمەتی دەدەن پەنجە بۆ دوگمەیانی لە ئایتیەمی یعنی مەشینی میترۆکانە و ئاوا دێنە دەرەوە شکڵێکی زۆر جوانی هەیە وەز ئینگلیزیەکەیان بەداخەوە زۆر وێرانە کەمە یعنی پایتەختی وڵاتەکەیە نزیکەی 40 ملیۆن کەسی تیاژی ئینگلیزیەکان ئاوا وێرانە شتێک هەیە لە وڵاتی یابان یعنی هەموو شتێکیان بۆ نمونە بەعکسی خۆمان بەعکسی چینەوەی هەیە ئێستا بۆ نمونە لە قادرمەی کارەباییشە تەنانەت ئەوە هەیە تۆ لە چین خەڵک لەم لایەوە ئەڕوا بەڵام لە یابان لێرەوە ئەڕوا واتە تۆ کاتێک سەر ئەکەوی بۆ نمونە ئەم لایە هی ئەوەیە کە خەڵک بێ و لێرە خەڵک ڕاوەستێ داری بامبوو یەکێکە لەو دارانەی لە ڕۆژهەڵاتی ئاسیا زۆر باوە و زۆر شی لێ دروست دەکەن یعنی یەکێکە لەو دارانەی کە مێژووی ئەم وڵاتانەی پاراستووە بەردەوام لە مێژووە ئەم دارانیان بەکارێنا وەکو کەرەستەیەکی تر چ بۆ بابەتی خواردن بێت چ بۆ دروستکردنی بەلەم بێت چ بۆ دروستکردنی خانوو بێ زۆر سوودیان لە داری بامبوو بینیوە بەتایبەت ئەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ئاسیا بۆ نمونە
یابانە، چینە، مالیزیا، ئیندۆنیزیایە. ئیتر لەبەرەوە یعنی و دارەیان زۆر خۆشەوێ. ببینە ئەوەش جۆرێکی تری دارەکەی هەر کە بەکاریان هێناوەکو ڕاگرێک بۆ دارانەی تر. لەمە شەقامەکانی تۆکیۆیە، خەڵکێکی زۆر بۆ نمونە لە خەڵکی بیانیش دێن سەردانی ئێرەکەن. جا ببینە یعنی ئەو کەسانەی کە لەسەر شەقامەکان وەکو مرور زۆر بەڕێزن، زۆر بە شێوازێکی جوان سیارەکان بەڕێەکەن و ئەمەش تەکسیەکانیانە. تەکسیان شکڵی زۆر جوانی هەیە و سوکانیان عادەتەن لای ڕاستە. ئەمە جۆری تەکسیەکان بەم شێوازێ. ببینە بەم شێوازە ئەیگاتۆ یعنی پۆلیس و مرور و شتیان زۆر بەڕێزە. ئیتر ئێمە ئەچین بۆ ئەم پارکە. We can go this way. ئەمە پارکێکی زۆر جوانە لێرە، هیە شراینی پێڵەن شتێک لەو بابەتە. ئەمڕۆ هاتوویم زین چۆن و چۆن نیو بە شێوازێکە. هەنێ دیمەنی جوانی تایە لێرەیە. لەناو ئەو هەموو جەنجاڵی تۆکیۆیە پارکی ئاوا جوانی تایە. پارکی هیە شراین لە ناو تۆکیۆیە. ئەڕۆین شوێنێکی زۆر جوان و تایبەت و بێدەنگ و ئارامە. ببینە سێ ئەو سروشتە جوانەکە شوت ئۆکێ. سێ ئەو سروشتە جوان و تایبەت. ئەڕۆین لێرە بە تەختە پردیان دروست کردووە ئەپەڕیتەوە پێە. دیمەنی زۆر جوانی هەیە. و هەر لە ناو پارکەکەیە ئەم شوێنە جوانەی لێیە کە بۆ نمونە بەم شێوازە توانی ئەمە بەکاربهێنی. ئیترەمە وەختی خۆی نازان بۆ ئەو خواردنەوە بەکاریان هێناوە، بۆ شتێک بەکاریان هێناوە. This water is not for drinking. بۆ دەستشۆردن بەکاری هێنی. تر لێرە بزڵ نازانم مانای چییەدا. تەنها بۆ شۆردنە. Let me use. Quoi? It's okay, you can pass. ئەمە هەرچی بینیڵین تۆ خەڵکی چینیانە، وازایی هەمووی چینیە. ئەمە لێرە بەم شێوازە چیەکەی ئاوا ئەماگری وەرمە دەستی پێشووی. بەحسابم وەکو مەقسەلی جاران بەکار هاتووە لە یابان. بەس دیمەنێکی زۆر جوانی هەیە. یعنی کە وەک گوتم ئەمانە هەر هەمووی لە داری بامبوو ئەم شتانە دروست کراوە. هەم قەدەکەی هەم ئەم قاپەی لێرە بە داری بامبوو دروست کراوە بەم شێوازە و بەم شکڵە. وی لێرە یابانیەکان بەکاری هێناوە وەکو مەقسەلێک بۆ دەست شۆردن. و ئەمەش کە ئەیبینی لێرە هەر بە هەمان شێواز سەیکە ئەمەشیان هەر بە داری بامبوو دروست کراوە.
ئەمانە هەمووی بام بوون ئەوە بام بووە و شکڵێکی زۆر جوان و دیمەنێکی زۆر تایبەتی هەیە بەس نازانم ئەمە هێمای چییە لەوانێ دەستەکەم هێمای پیرۆزی و شتی وا بێ خۆشمان لێدا بەبێ ئەوەی بزانین مانای چییە بەس شکڵێکی جوانی هەیە بۆ نمونە ئاوە لەوێ هەڵە قوڵێ هەر لێرە سنگێکیان دروست کردووە هەر بە بام بوو ئیتر ئەمە لێرە پەرستگایەکە خەڵک سەردانیەکە وەکو شوێنی گەشتیاری ئیترەوانەشی کە بۆ نمونە ئیماندار و ئەمانە بن سڵاوێکەکەن و خۆیانی پێیاکەن ئەزەمە گەشتیار شت خۆمای ئێمە ئەم سڵاوە بۆ ئێمە نابێ بەڕۆی ئێمە خۆمانی پێیاکەین بەبێ ئەو سڵاوە هەر وەکو گەشتیارێکی ئاسایی و یعنی وەکو گەشت سەردانی ئەەکەین نەک وەکو مەعبەدێک بۆ پەرستش و شتی بە ئیتر لێرە بۆ نمونە ئەو کەسانەی کە یابانین لێرە بەو شێوازە پەرستشی خۆیان ئەنجامەدەن نازانم چەپە ڕێزانێکەکەن لێرە ئەویان بۆ چییە تێناگەم پێشێنی ڕیکۆرد و ڤیدیۆشت ئەمەی کە لێرە ئەیبینی ئەمەی کە لێرە ئەیبینی یابانیەکانن لێرە لە یەکێک لە پەرزگەکانی شاری تۆکیۆ بەم شێوازە پەرستشی خۆیان ئەنجامەدەن لە کەشێکی هێمە نابووە دەنگ زۆر بەرز ناکەمەوەکوان هیزعاسیین چونکە ئێمە هاتوونەتە شوێنی ئەوانە بێ ڕێزی ئەوان بگرین ئیتر بەم شێوازەیە ئاوا کە ئەیبینی لێرە شوێنێکی دیاریکراویان هەیە ئەم شێوازە ئەچەمێنەوە تاوان ئێمە وەکو گەشتیار هاتوین بۆیە بۆی ئێمە نابێ لێرە چەپڵەیەک لێدەن دوای ئەوە ئەگەر ببینن شێوازی پرستشیان بەم شێوازی لێرە دانیشتن دوایەوە چەپڵەیەک لێدەن و بەسەرش بۆ نمونە بەسەرە دێنە ئەو شوێنە کۆینێک فڕێدەنە ناوە ئاوە بۆ نمونە سەسەی ئەمەکە ئەو پارەی کە پێیەتی ئەی کاتە ناوەوە بەزانم نایە پارە سەرفکامیان کۆینێکە کاتە ناوە ئەوە ئەوەستێ چەپڵەیەک لێدا و بەم شێوازە پەرستشی خۆیان ئەنجامەدەن ئەمە پەرزگەکەیە بەڵام لێرە نازانم بەتەمای بۆنەیەکن لێرە بیگەڕم ئەمە ئافرەتە هێشتا لەوەیە نازانم ئەگەر زۆر بمێنیتەوە ئایا مانای چییە گەنێ دوعای زیاتری پێیە یان پەرستشی زیاتر بکە بە چ شێوازێکە ئەگان you can't go to that area maybe it's their religion بەس نازانم ئەمە یعنی پەرستگاکە من هیچ پەیکەرێکم نەبینی تایە وەکو پەیکەری بوزیەکان جا نازانم ئەمان ئاینی تایبەت بە خۆیان هەیە یان چی با لێرە دێنەوە ئێرە با پرسیارێک لە گوگڵ جیمینای بکەین Hey Google, what's the main religion of Japanese people? The main religions are Shinto and Buddhism, which many Japanese people practice simultaneously. Shinto is indigenous to Japan. Okay. ئاینی سەرەکی خەڵکی یابان ئاینی شینتۆیە وەلەگەڵ بودیزم واکرێ ئەم پەرزگەیە پەرزگەی شینتۆ بێ و با لێرە سێرێ بکەین هیچ نیشانێکی قەدەغەی پێوە نییە بەم شێوازە بەڵام ناچینە ناوەوە بە پرسیارێکی تر کەم زانین بزەبت ئەمەیان مانای چییە So now we are in Hiei Shrine Park in Tokyo. I see there is a temple in here, but this temple You're is for likely which... referring to Meiji Jingu. Wait. Now we are in Hiei Shrine Park in Tokyo. So there's a temple in Tokyo in this area. Actually, I don't know. People they come here to pray or what? So what's the temple? It's for which kind of religion? It's for Shinto or for Buddhism? بزاین پرسیم زاین بۆ چییە
The shrine park you're in is most likely Meiji Jingu, Meiji Shrine, which is a place of worship for Shinto, the indigenous religion of Japan. Shrines are for Shinto, while temples are for Buddhism. ئەڵێ ئەمە بۆ ئاینی شینتۆیە ئەو کەسانی کە سەر بە ئاینی شینتۆن بۆ نمونە دێن لێرە پەرستشی خۆیان ئەنجام دەدەن و شینتۆ ئاینی سەرەکی یابانیەکانە بۆ نمونە چۆن لە چین تاویزم ئەو علاماتی کۆنفۆکە ئاینی سەرەکی چینیەکانە و لێرەش لە وڵاتی یابان شینتۆ ئاینی یابانیەکانە و وێنە لێرە ئەمەشیان هەیە نازم ئەویان بۆ ئەو خواردنیان هەر بۆ دەستچۆردن بەکارهاتووە حاصەیە یعنی کردویانە بە حاسە بە شێوازی کە نزیکە بیتەوە ئەو دێتە دەرەوە لە دەمی ئەژدی هاکەوە ئیتر بابزانین ئەمە لێرە چییە بە جیمنای بەکاربێنین بووی کە بزانین چییە جیمنای تۆتوانی گوگل جیمنای بەکاربێنی بەم شێوازە بۆ نمونە ئەمە لێرە ئاوایە ئەم پرێز لەماکەی و لێرە بەشی ڤیدیۆی هەیە Hey Gemini, now we are in here Shrine Park in Tokyo. So what do you see in here? This temple is for what? The High Shrine in Tokyo is known as a power spot for success and matchmaking. People often visit to pray for blessings in love, fulfillment, business success, and prosperity. It's also famous for hosting the Sano Festival, one of Tokyo's major festivals. کەواتە لێرە چیمان هەیە بیخوێنینەوە ئەڵێ ئەم پارکەی کە لێرەیە بۆ نمونە بۆ ناسراوە کە خەڵک دێ بۆ ئێرە بۆ نمونە بۆ نوێشکردن بۆ عیبادەت طبعاً ئەوانەی کە بۆ نمونە سەر بە ئاینی شینتۆ دێن لێرە سەردانی ئێراکەن بە نیەتی ئەو نیەتانەی کە لە دڵی خۆیانە بۆ نمونە لێرە پارەدانێن ئەو کۆینە وەکو ئێرە پارەدانێن و ئیتر ئەوانەی بۆ نمونە بە تەمای خۆشەویستین بە تەمای زەواجن بە تەمای هیوایەکی بزنسیان هەیە ئەیانەوێت کە بۆ نمونە لە بزنسیەکان سەرکەوتوو بن یاخود هەر شتێکی تر دێن بۆ ئەم پەرستگایە لە تۆکیۆ و لێرەش هەر فیستیڤاڵی سانۆ ئەکرێ جۆرە فیستیڤاڵێکە هەر لە شاری تۆکیۆ کە ئەکرێ لەم پەرستگایەش ئەکرێ تر بە بزانین ئەو مانای چییە ڕسمێکی ئەمە بگرین بەڵام ڕسمێکی ئەو کاروێش کوشتانەمان گر بە هەر لێر شۆ زوومێک بکەین بۆی کە چونکە خەڵک لەوێ نوێژەکە نامێ قسەی لەسەر بکەم لێ بە دەنگی بەرز ئەمە ئاوا ئێستا پێتان ئەڵێم ئەوە چییە وەڵای لە زەمەر بە چینی قساکەین لێرە بۆی کە چینیەکەمان بیر نەچێتەوە چینیەک عادەتی ئەگەر پراکتیز نەکەی بیر دەچێتەوە بە لەسەر ئەو کەروێشکە بزانین مانای چییە What's the meaning of these کورەڵم کەروێشێک پشیلەیە these cuts پشیلە لە وڵاتی یابان پێم وابێ هێمایەکی تایبەتی پیرۆزی خۆی هەیە چونکە هەر لێرە فلکێکی تریشیان هەیە ناوچەیەکیان هەیە کە تایبەتە بە پشیلە و ئەوانە They are believers who believe the messengers of Inari. They are believed to the shrine even through the shrine of Sano. Amadlera is or complex, which are offering divine messenger. پێم وابێ ئەمە کەروێشکە چی پێڵێن ڕەویە نەک کەروێشک و ئەو جۆرە شتانە و سیمبولێکە بەکاردێ زیاتر بۆ ئەو کەسانێک کە هیوای بزنسیان هەیە و ئەم پەیکەرانەش کە لێرن بۆ نمونە to send their prayers for good future بەخوا زۆر لی تێناگەم نازانم تۆزێ کۆمپلیکیتە تۆزێ ئاڵۆزە in short بە کورتی بزانین مانای چییە The meaning
ئەوە فۆکس لێرە ئەمە ماناکەیمان پێدا بەڵام زۆر ئالۆزە یعنی بە 4-5 خاڵ هێشتا من تێی نەگەشتم سیمبڵێکە بەڵام بەگشتی مانای بۆ نمونە ئەو فۆکسە ناوی کیتسون کە وەکو نێردەیەکی ئیناری ئۆکامی بووە ئیناری ئۆکامی دیارە کەسێکی بۆ نمونە ئاینی و ئەمان بووە بزە بە دڵنیانیم لەم داتایانە بەڵام لێرە بە مانای سەرکەوتن و کەسانی کە یانوێ سەرکەوتن بوون لە بواری بزنسە و سیمبولێکیشە یعنی سیمبولێکە بۆ سەرکەوتن و سیمبولێکیشە بۆ کشت و کاڵ و بۆ برنج ئیتر ئەوە مانای ئەوەیە بەس بزەبت هێشتا ئالۆزە لای من حتمما لای ئەوەش ئالۆزە لێرە دانیشتن مەمنوعە وە خواردن مەمنوعە و جگەرە کێشان بێگومان هەر مەمنوعە لەگەڵ هێنانی ئاژەڵ ئەمە شوێنەکەی شوێنێکی زۆر جوانە بە هەنێ ئەو وێنەی جوان بگرین لێرە ئەوە دیمەنی جوانەکەی ئەم پارکە لێرە لە وڵاتی یابان بۆ نمونە بەشێک لە نووسینەکانیان وەکو چینی وایە بۆ نمونەمە لە چین دای پێوترە This one how you read? How? This is what? What? Dai? Dai? This one? Zen? This one? Ho. ئەمە لە یابان خۆی پێڵێن بەڵام لە چین گۆنگی پێڵێن جا بۆ نمونە من ئەمێ ئەو ڕستەیە بخوێنەوە بە یاوانی بزانم چۆن خوێنرێتەوە واتاشی تاچیها سوکۆنی سوندی ئیماسو بزانم ئەو چۆن خوێنێتەوە 私たちは中国に住んでいます。 ئەرزوو ئاسمانی فەرقەبار کە کەسێک گوێ لە من بگرێت بە حیاتی حەزی بۆ یابانی ناچێت ئۆکەی ئەریگاتۆ گۆزایماس جا لە شەقامەکانی یابانە سیارەی مۆدلکۆنی زۆر جوانە بینی بۆ نمونە ئێستا ئەمە لەگەڵ ڕێز و حورمەتمانە بە قسەیەکی بازاڕی تێکەین ئەمە جاران لەیلا عەلیان پێوت باشە ئەو مۆدێلە یعنی لەناو ئەو هەموو پێشکەوتن و ئەو هەموو سەقافەت و تەکنەلۆژیایە بۆ نمونە هێشتا سیارەی جۆری لەیلا عەلی ئەبینی لەناو جادەکانە شکڵێکی زۆر جوان و تایبەتی هەیە بەس لێرە مەمنوعە بچمە سەر جادەکە تا لە نزیکەوە پیشانتان دەم ئەتوانین لێرەوە سەیرێکی بکەین یعنی زۆر بە جوانی زۆر بە پاکی ماوەتەوە ئەم سیارانە نازانم چۆن پاراسویانە ببینە یعنی شکڵێکی زۆر جوان و تایبەتی هەیە ئیتر سوکانیشان لای ڕاستە یعنی ئاوە زۆر پاک و جوان ماوەتەوە تویۆتا لان کروزەر بەس نەیان نووسیوە لەیلا عەلی واللێرە یعنی شتی زۆر جوانی تێە بۆ نمونە ئەوەی کە من ئەوە خاڵە بیلالە ئەوەی کە لە چین نەمبینی بۆ نمونە ئەمە تۆ لێرە توانی بڕۆی ڤیدیۆ ڕیکۆرد کەی وەکو ستۆدیۆ و پلانی ڤیدیۆت بۆ دانێن و سیناریۆت بۆ نووسن ئێدیتینت بۆکەن یعنی بۆ کەسانی کە ڤڵۆگەرن بۆ کەسانی کە ئەیانەوێت لە ڤیدیۆیە ڤیدیۆیەکی جوانیان هەبێ ئێدیتینێکی جوان ئەتوان بێنە ئەم ستۆدیۆانە و وڵاتی یابان بۆ ناسراوە کە یعنی ئێدیتینیان زۆر جوانە لە بواری ستۆدیۆی ڤیدیۆیە زۆر تایبەت و زۆر ڕاقین و چینیش یعنی زۆر پێشکەوتون لە بابەتی ئێدیتینا بەس من زۆر گەڕام ئەم جۆرە ستۆدیۆیانەم نەبینیوە درەمە مەنتیقەی ئاساکوسایە ناوچەی ئاساکوسا شەقامە جوان و پاکەکانیژەوە شایەتی ئەوەن کە ئەمە وڵاتی یابانە ئیتر ئەمانەش ئەریگاتۆ ئیتر زۆر خۆشەکەوە سەلام و سڵاویان لێکەی یەکسەرەوانی جواب دەدەنەوە بەس یەک شتم بەلاوە زۆر خۆشە بۆ نمونە لێرە ژاوەژاوی نییە هاتوو هاوار و قیژە قیژ و دەنگ بەرزکردنەوەی تیان نییە بەڵام بۆ نمونە لە چین ئەو خاڵە هەیە یعنی دەنگ بەرزکردنەوەی زۆر تایە خەڵک بە بەرزی قساکە بۆ نمونە هۆڕن لێدانێکە لە چین لای خۆشمانەوە هۆڕن لێدانە نییە ئیتر کۆمەڵی خاڵ و جیاوازی هەیە لە یابانە پێشکەوتوترە کۆمەڵی خاڵ هەیە لە چین پێشکەوتوترە تر ئەوەیە بۆ نمونە پاسکیلی گشتی من ئەو هەموو گەڕاوم ئاڵێن هەیە بەستا ئاسان نەمبینیەوە بەڵام لە چین بۆ نمونە لەم سەرتاوە سەر هەمووی پاسکیلی شین و زەردە یعنی بابەتی ترانسپۆرتیشن لە چین ڕاستی من پێم باشترە چونکە لێرە بۆ نمونە لە تۆکیۆ لاینەکان سەر بە یەک دوو کۆمپانیای جیاوازن واتە تۆ لەم کۆمپانیەوە ناتوانانی تکتی ئەو کۆمپانیای تکت بۆ کۆمپانیایەکتر بەکاربێنی بەڵام لە چین یعنی تۆ بەس بە عەلیپەی هەموو شتێک تەڕە
یعنی بەگوتم ئەتوانی هەموو شتێک پێ ئیتر خانووە کڕی سارا کڕی شتێکی بەسیتی سەرجادا کڕی ئەمەش تەکسەکانی یابان بم شکڵێ ئەتوانی ئەپلیکیشنی گۆ بەکاربێنی گۆ دای بەزێنەوە تۆ لەگەڵ ڕقەمی یابانیا لینکەکەی و ئەتوانی شتی ئەتوانی بەکاری بێنی و تەکسی پێ بگری بەڵام بۆ من لە چین تۆ هەر علیپەیت هەبێ ئەتوانی بنووسی دیدی یەکسەر لە ناو علیپەی ئەتوانی داوای تەکسیکەی ئیتر بەس پاک و خاوێنەکەی بێدەنگەکەی زۆر خۆشێرە سەیریکە بۆ نمونەمە ئەوانن کە ئیشەکەن هیچ پیسی و کارتۆن و شتێک جێ نایان لە دوێ خۆیان ئەمە شێوازی ئیشکردنیانە باش شتێک تام پیشاندم بۆ نمونەمە لێرە ئیشەکرێ لەم باڵەخانەیە ینی بۆ نمونە سەیرکە ئێستا ئەمانەوەی لێرە تێپەڕین یەکسەر بەڕێزەوە زۆر بەڕێزەوە پێمانەڵێ تێپەڕن ئاریگاتۆ ینی زۆر بەڕێزەوە پێمانەڵێ تێپەڕن و سەردانەوێنی وەکو ڕێز کە ئێمە تێپەڕین ئەنجاڵێ سیارەکە بابێتە دەرەوە زۆر بە شێوازێکی ڕێز و جوان یعنی ئەو کللتوریان زۆر شاز و زۆر تایبەتە ئیتر ئاوە سیرکە چەند بە ڕێزن چەند بە تەنزیم و بە نیزام و بە شێوازێکی ڕێکخراو yes more polite یعنی زۆر بە ڕێزن ئەوە ئەمیش باسی واکە more polite یعنی زۆر بە ڕێزن شتی زۆر جوانی تێ و زۆر تایبەتە یعنی let's be green سەی سدریک یعنی سیاری زۆری سدریک بۆ نمونە سدرێکی 2002 لێرە وەکو تەکسی ئیشەکە مە شەقامەکانی ئەوەش مەلیکە و کراونەکان ئەزەمەم جۆرە مەلیکەی پێ ناڵێن ئەمە مۆدێلی تازێ سەی شکلیان چەند جوانە هی پۆلیسە شەقامەکانیان زۆر پاک و خاوێنە زۆر جوانە زۆر ڕێکخراوە ئیتر ئاوایە بە سوکانیان لای ڕاستە بۆ نمونە بۆیە ئەو سیارانی کە دێنە لای ئێمە سوکان گۆڕاون و بە حساب مەمنوع بوو بەس من لێرە کللتوری یابانیەکان شتێکی زۆر جوانە بینم یعنی ئەچن بۆ سەر کار بە چاکەت پانتۆڵەوە یەک نییە دوان نییە خەڵکی زۆر زۆرە بینم کە ئاوە بە چاکەت پانتۆڵ یعنی هەرچەنە عراقەکەنەوە هیلاگە بن بێتاقەتە بن بەڵام ئاوە بە چاکەت پانتۆڵیان بینی یعنی زۆر زۆرن کە ئاوایان بینم جا نازانم بەشێکە لە کللتوری خۆیان بەشێکە لە ڕاقیەتی خەڵکەکە وەکو ئیتاڵیا یان چی ینی ئاوە بۆ نمونە کە نەشی بینی بە قەمیسێک و بە پانتۆڵێکەوە ئاوە زۆر ڕاقی دەرەکەون ینی سەیریکە ئاوە دیزاین و شکلیان زۆر جوانە ینی ببینن چەند جوانن بە چاکەت پانتۆڵەوە ئاوا ڕۆن بۆ سەر کار ینی ڕێژەیەکی زۆریان ئاوە زۆر تەنسیقن زۆر ڕێکخراون لە ڕووی جلوبەرگەوە ینی ببینە ئاوە
لە وڵاتی یابان و چینیش ئەوە هەیە بۆ نمونە کە تۆ ئەمە بینێمە بازارێک وازانی یعنی لە مۆڵێکی زۆر گەورەیە بەڵام لە ڕاستیە ئەمە میترۆیە باشە میترۆی شارەکەیە بەشێک لە ستیشنەکان بەشێک لە وێزگەکان ئاوا لە ژێر زەویەوە بازاری زۆر زۆر گەورەی تەیە یعنی لە چینیش بۆن لە گوانجۆتیایەتی لە شاری گوانجۆ لێرەش ئەوە تا لە تۆکیۆ بازارێکی ئاوای تایە یعنی ئەنواع جلوبەرگ و ئەنواع بابەتی تایە هەر هەمووی لەناو وێزگەیەکی میترۆیە فکرەی زۆر جوانیان هەیە یعنی بۆ نمونە من دوێنێ شەو پردم بینی ژێرۆی کامل بازار بوو بەڵام ئەگەر لە وڵاتی تر ببینی ئەو پردە شوێنی یعنی پیسیە شوێنی کۆکردنەوەی پیسیە شوێنی زۆر شتی خراپە بەڵام لێرە ئاوە ئەم بازاڕی کێبینی مۆڵ نییە بەڵکو میترۆ ستیشنە That's why it's big. There's airport here. I don't know which airport. لەبەرەوە ئاوە ئەم شێوازە تۆ توانی لەگەڵ ڕۆشن بۆ شوێنەی کە ئەتەوێ شتیش بکڕین ئەمە ناو شەمەندەفەرەکانی وڵاتی یابانن بەم شێوازە جا ئەوان لێرە لە یابان شتێک جیاوازە لە چین ئەوەیە کە هەر لە ناو شارەکەیە بۆ نمونە لاینەکان جیاوازە ئێستا ئەمە هێڵی شەمەندەفەریە نەک هێڵی میترۆیی هاوشێوەی میترۆیە تقریبەن ئەی نازانم بەزەبەتی هەر میترۆی پێڵەن یان چی بەڵام لە چین بۆ نمونە کە تۆ شەمەندەفەرەگری عادەتەن نەبێ پاسپۆرتت پێ بیان شتێکت پێ بەس لێرە یعنی کە ئەم جۆرە شەمەندەفەرانە ئەگرین تکتەکەی جیاوازە لە میترۆ باشە ئیتر شکڵەکەی جیاوازە لاینەکانی جیاوازە ئەمەش لێرە بۆ نمونە بەم شێوازە تۆ ئەمە شەمەندەفەرەکەی ئاوایەوە نازم ئەندازیارە سایقە چییە دێ لێرە بەم شێوازە ڕیکۆردی ئێرە بکەین زین جوان دەرەچێ ئاوایە بۆ نمونە لە ڕووی هەندەسی و لە ڕووی چیوە دەستکاریەکەیان سایقە نازان بزەوت چۆنە بەس ئەمە ناوەی شەمەندەفەرن ئەم شێوازێ ترەوە ئێستا سەر ئەکەوێتەوە دووبارە دابەزی ئاماژەیەکی کرد و سەر ئەکەوێتەوە و ئەبێ ئێستا بەڕێکەوێت ئەمە کاتەکانە بە پێی وێزگەکانە پێم وابێ بۆ شێوازە لە پێی و کاتە ئەگاتە و وێزگەیە لە یەکێک لە میترۆکانی تۆکیۆ اینجا ئێستا حوتی ئێوارێ کاتی تەواوبوونی ئیشە بەجددی کە لێرە ئەوەستی بەس ئاوا بوەستە لە شوێنی خۆت بەم لایە بەو لایە بەو لایە خەڵک هەر هەمووی لە ئیژە گەڕێتەوە یعنی ببینە چ قەرەباڵغی و چ ژاوەژا و شتێکە یعنی من زۆر جار کەگەمە ئەم شوێنانە مۆقیفانە سەیری خەڵکەکە ئەکەم بۆ نمونە ئەوە بە ئاڕاستەیەک ئاڕوا ئاوە بە سەریعی لەولاوە ئەمە دێ ئاوە بە ئاڕاستەیەک ترە ڕوا بە سەریعی بۆ نمونە ئەوە بۆ شوێنێکی ترە ڕوا یعنی زۆر سەیرە هەر یەکەوە بۆ شوێنێک لە شوێنێکەوە هاتۆ بۆ شوێنێک ڕوا یعنی ببینە ئاوە بۆ نمونە ئەمانە ئاوا ڕۆن بە سەرعی لە ئیش هاتوونەتەوە گەڕێنەوە دانێکتر لە ئیشێکتر هاتوتەوە لەوانێ بچێ بۆ هەمان شوێنی و کەسەی پێشوو لەوەی هاتووە یعنی زۆر سەیرە بەجددی مۆقیفێکی زۆر سەیرە کە ئاوا و قەرەباڵغیانە بینی لە شارێکی بۆ نمونە 35 ملیۆنی وەکو تۆکیۆ ببینە ئەو خەڵکە هەر هەمووی مەشغوڵ وەک بڵێ کۆنتڕۆڵکراون هەر هەمووی بۆ کۆمەڵێ یعنی بۆ کۆمەڵێ شتی دنیا ڕاکەڕاکێکیانە ئیتر والحاصل ژیانی شاری قەرەباڵغ و گەورە بەم شێوازەیە کە تۆ ئەتەوێ لە شارێکی ئاوا پڕ لە پێشکەوت نابژی ئەبێ بەم شێوازەش ڕاکەڕاکت بێ و بەم شێوازەش یعنی باجی ئەو تەکنەلۆژیانە بدەیت بەم شێوازە ئەمەش میترۆی شاری تۆکیۆ میترۆی شارێکی 18 ملیۆن خەریب ێستا لەم میترۆیە دوو جار غەڵەت بکەین یەکیان چوینە ئەو شەمەندەفەرەوە دوایەوە ئەبوو بیگۆڕین بۆ ئەمبەر بەڵام ئەمبەریش هەر ئەم هێڵی ئاسنینە بۆ نمونە بۆ دووسێ شەمەندەفەر بۆ دووسێ هێڵ بەکاردێ
لەبەرەوە تۆ بێ زیاتر احتیمات کەیتە سەر ئەمە بۆ نمونە ئەمە 16 دقە شەمەندەفەرەکە ئەگە بەڵام ئێستا ئەمە 3 دقە زووتر گەشتووە ئەمە هێڵێکی ترە هەر هێڵی سەوزە بەڵام بۆ شوێنێکی تر ئەڕوە ئیتر لەبەرەوە بێ ئاگادار بی ئەوە ئێستا ئەڵێ 1 دقە دواکەوت ئیتر بەم شێوازە بێ ئاگادار بی زۆر حەزەر بکەی چونکە یەک جار کە میترۆکە جێتە هێڵێ شەمەندەفەرەکە جێتە هێڵێ 1-2 ستیشن دوورتە خاتەوە وەکو وڵاتی چین نییە بۆ نمونە لە چین ئەگەر غەڵەت کەی لەوبەرەوە ستیشنی دوای ئەوە وێزگەی دوایەوە دابەز یەکسەرە چیە بەرامبەری ئەویان زۆر ئاسانە لە چین بەڵام لێرە ئەکرێ هەرم شارەوە بێت زۆر قەرەواڵق بێت ئەو حاڵەتەی تایە کە ئاوا بۆ نمونە دوورەکەویتەوە زۆر دوور دەخاتەوە پێیە چێ بێت 2-3 جار بە قادرمان لاولا بکەی و لەوێ دەرچی و بێتە دەرەوە دوای بچی شوێنێک تر تۆزێ ئاڵۆسە بەڵام لە چین ئەوە خۆشترە جا نازانم هۆکارەکە ئەوەیە کە شارەکانی چین بۆ نمونە بەقەدەر تۆکیۆ قەرەباڵغ نین کە هەرچەندە شاری دەیە 30 ملیۆنیە 20 ملیۆنیە بەڵام ئێرە نزیکی 40 ملیۆنی تایە و سیستەمی شەمەندەفەرەکان پێم وابێ لە چین کۆنترە جا ئەکرێەوە هۆکارەکە بێت شەمەندەفەری تۆکیۆ ئاوە بەم شێوازە خەڵک دوای ئیشکە تەواو بێ ئاوە بە یعنی تەمەنیان هەرچەندێک بیتر لە مناڵەوە تا بە تەمەن کە لە ئیش تەواو بن بەم شێوازە ئەڕۆنەوە بۆ ماڵەوە لە ڕێگەی میترۆ شەمەندەفەرەکانەوە بینە چەند قەرەباڵغە ئەمە شەمەندەفەرە لە تۆکیۆ ئێواران بەم شێوازە ئاوا قەرەباڵغە تر لە هەموو تەمەنێکی تایە یعنی لە مناڵ و بچووکە و گەورە و بە تەمەن و هەر هەمووی تایە وابێت چاوەڕێگەی تا ئەوە دەرەچێ بۆ نمونە و خەڵکە لە ناوەڕاستەوە دەرەچن و ئەوانەش کە سەرەکەون لە لای ڕاست و لە لای چەپ وەستن تر ئاوەکەی ئەوان دەرچوون اینجا ئەم خەڵکە ڕواتە ناوە و زۆر قەرەباڵغە ئەم شێوازە لە هەموو تەمانێک تایەتی بە تەمەنی تا تایەتی 70-80 ساڵە ئەبێ بە پاڵنان و دەرگاکە داناخرە جاری بە ئاسانی لێرە لە یابان ئەم دیمەنانەش ئەبینی بۆ نمونە ئەمە نابێت زۆر بچیتە پێشەوە پێم وادە بەڵام ئاوا ئەم جادەیە هەم پیادەیە هەم سیارە پێیاڕوە و هەم شەمەندەفەریش پێیاڕوە جا بەم شێوازە بێ شەمەندەفەرەکە تێپەڕێ ئیتر دوایەوە ئێمە ئەپەڕینەوە بۆ بەر بە پیادەم با بکرێتەوە و ئێستا ئێمە تێپەڕین ئەو کرایەوە شتێکی جوانە وڵا ئەوە بەم شێوازێ ینی ببینە ئەم شێوە ئەمە شەمەندەفەر بەسەری ئاڕوە چەند پاک خاوێنە ینی هیچ پیس و تۆزی لەسەر نییە ئیترەوە ڕێن بۆ خواردنێکی فەلافل و شاورمە و ئۆشتانە تۆکیۆ حەڵاڵ بازاڕ ئەڕۆین هەر ئەڕۆین ئەم شوێنەی کە ئێستا لێی وەستاوین ببینە چ خەڵکێکی زۆری لێیە ئەمە پێوترێت شیبویا سکوێر جا ئەم ناوە ئەو خەڵکەی کە وەستاوە هەر هەمووی بۆ وەستاوە بچێتە ئەویا ڕەسم بگرێت یعنی ببینە لێرە ئەم یەکتر بڕا هەیە بۆ نمونە شیبویا کرۆسی پێڵێن دۆتوانی ئاوە لە ناوەڕاستەوە لە لای ڕاست لە لای چەپ لە چواردەورەوە بسوڕیتەوە ئیتر بەو شێوازە لە بەرەوە خەڵکێکی زۆر چاوەڕێکە لێرە تەنها لەبەر ئەوەی کە بڕوا لەوێ ڕەسم بگرێت جا ببینە بەس با بکرێتەوە سەیرگە و خەڵکە چۆن ڕاکە ئەی تەنها لە بەرەوەی ڕەسم بگرن جاوەی کە ئایبینی لێرە یعنی ئەو هەموو خەڵکە کۆ بێتەوە لێرە تەنها لەبەر ڕەسمێکە ئەوە ئاپەڕنەوە بۆی کە هەر جادەگە کرایەوە یەکسەر ڕەسم بگرن لێرە و لەو سەرەوەیە پێم وابێ بەزەبت نازانم کام بینایانە یەکێک لەو بینایانەی سەرەوە ینی قادرمەیەکی کارەبایی تایە دیمەنێکی زۆر جوانیم ناوچەی هەیە
りついに立ち去る هەمووی ئاوا پڕە لە خەڵک و زۆر بەناوبانگە یعنی ئەم کرۆسە زۆر بەناوبانگە لەبەرەوە خەڵکێکی زۆر ڕووی تێکە لە شەقامەکانی تۆکیۆیە بەردەوام سیاری کۆن ئەبینی بۆ نمونە ئەمە سیارێکی جۆری تۆیۆتای کراونە مۆدیل کۆنەکان یعنی هاوشێوەی سدریکە و بەردەوام ئەم جۆرە سیارانە ئەبینی کە لە وڵاتی یابان هێشتا یعنی گرنگی پێ درێ و زۆر بە جوانی ماوەتەوە یعنی ئەگەر ببینی ناوەکەی زۆر پاک و زۆر یعنی بە خاوێنی ماوەتەوە سیر دەستکەکانی چەند جوانە ئەمە وڵاتی یابانە بەم شێوازە سیارە کۆنەکانیان پاراستو هێشتا وەکو تەکسی خزمەت دەکرێت خزمەتەکە لە ناو جادەکانە جامە ناوچەی شیبویایە لە تۆکیۆی وڵاتی یابان کە یەکێکە لە قەرەباڵغترین شوێنەکانی شیبویا یەکێکە لە قەرەباڵغترین شوێنەکانی شاری تۆکیۆ و ناوچەیەکی زۆر گەشتیاریە گەشتیارێکی زۆر یعنی لە حەد بە دەردێن بۆ ئێرە ئیتر خواردنی کوردیشی لێیە لێرە لەم ناوە بەڵام ئیتر بە ناوی تورکیەوەی فرۆشن ئەو شتەم پێ ناخۆش بۆیە حەزم نەکرد ڕێکۆردی کەم بەڵام هەر لە ناو یابانە کوردی زۆری تایە تقریبا پێما بە 2000 عایلە زیاتری تایە هەر لە ساڵی 90ەکانەوە هاتوونەتە ئێرە و قانونی یابان چۆنە بۆ نمونە کە تۆ لێرە ئەمێنیتەوە ئیشت دەستکەوێ بۆ نمونە ئەتوانی وەرک پێرمی دووەگری مۆڵەتی ئیش وەرەگری و دوای ئەوە توانی مۆڵەتەکە تازەکەیتەوە ئەگەر تۆ لێرە شەهادەی بەرزت هەبێ بۆ نمونە ماستەر دکتۆرایان ئەوانە بخوێنی لە وڵاتە و تا 5 ساڵ بە بەردەوامی زەڕیبەت دابێ و هیچ مشکلێکت نەبێ ئەمە بە پێی کە لە خەڵکی ئێرەم پرسیەوە کەسانی کە خەڵکی بیانین هاتوون لێرە ماونەتەوە ئەڵێ تا 5 ساڵ ئەگەر هیچ مشکلەیەکت نەبێ هیچ کێشێکی پێدانی زەڕیبە و تاکسی ئەمانت نەبێ دوای ئەوە توانی جنسی ئەوانە وەرگری هەر لە یابان و ئەم وڵاتە نادنێرێتەوە لەبەرەوە هۆکارێکە تۆ توانی کات فێرە لێرە بمێنیتەوە وەڵام ئەم قسانە من تەنها وەکو معلومات وەرمگرتووە لەو کەسانە بۆ نمونە لە عەرەبە لە کوردە لەوانەی کە لێرە ئەژین و بۆم لە نیپاڵی و لە پاکستانی و لەمانی کە چوین نانمان لە خواردویان لە سەرجادە بینیمانن لەوانەیە معلوماتەکان 100% دقیق نەبێ بەڵام ئەکەی وەکو معلوماتێک لێ بڕوانی و خۆت بە دوای شتەکان ئابڕۆی ئیتر ئەمریکەکە لە وڵاتانی ئاسیەکە وڵاتانی ئاسیا بەعام زۆر بە کەمی ئیقامە و جنسی ئەمانە ئەدەن بەڵام یابان ئەو قانونی هەیە لەبەرەوە خۆ دەتوانی بە پێی و قسانەی کە من وەرم گرتووە خۆت بە دوای شتەکان ئابڕۆی و لە حاڵەتێکە بەس من هەمیشە لەگەڵ ئەوەیان کە تۆ بە ڕێگەی یاسایی بچیتە هەر وڵاتێکەوە بۆ من تۆ بە خوێندن سەردانی یابانەکەی یاخود شادێکی بەرزت هەیە و بە هۆکارێکی ئیشکردن دێت ئێرە لێرە بمێنیتەوە باشتر لەوەی تۆ بۆ منە بە گەشتیاری بیت و دوای خۆت بدەی بەدەستەوە کە من هەرگیز لەگەڵەوەیان نیم هەمیشە ڕێگەی قانونی و یاسایی هەیە کە تۆ کەسێکی ڕێزلەگیراوترە بی وەک لەوەی کە بە هۆکارێک بێ خۆت بدەی بەدەستەوە لە هەر وڵاتێکا بێ چونکە تۆ ئەتوانی بخوێنی لەو ماوەیە ئەتوانی بگەڕێتەوە بە وڵاتی خۆت ئەتوانی گەشتی وڵاتەکانی چواردەوری بکەی و زۆر مافیتر لەوانێ بەدەست بێنی بەڵام بە هۆکاری تر ئەگەر بمێنیتەوە بە نایاسایی بەدەستی نانی لەبەرەوە ئەمە کۆمەڵی معلومات بوو لە ناوچەی شیبویا لە ناوچەی شیبویای شاری تۆکیۆ بۆ ئێوە ئەتوانن بە دووەداچوونی بۆ بکەن